من لسرم پرسەمی وانێکم هەیە فەریدون عەبدولقادر سیاسەتمەدار لە سلێمانیەوە لە ستۆدیۆی سلێمانیەوە لەگەڵمانە. کاک فەریدون ئەم کاتت باش، ینی وەکوتم ناوچەکە بە ئاڵنگاریەکی سەخت و دژواردا تێپەڕێت، هەمووان جەخت لە گرنگی یەخستنی نێوماڵی کورد دەکەنەوە، بەڵام وەکە بینین ناوماڵمان پەرتەوازەیە. بۆچی ناتوانین ئەم کارە بکەین؟ ئەم کاتەی ئێوەش باشی هەموو بینەرانی عەزیز، ئەوەی لای من گرنگاوەیە بەڕاستی تاریخی عێراق هەبووە، ینی شتێکی تازە نییە. ینی ئەگەرە و دیراساتانە بخوێنرێتەوە کە هی عەلیوەردی و پێش عەلیوەردی کە لەسەر کۆمەلگای عێراق باسی کردووە نیشانیەداوە، تاریخیش نیشانیەدا. ئەمە شتێکی تازە نییە و ئومێدیش نییە خەڵکی عێراق بتوانن وا بەزوویی لەو ناسازیە و ناتەبایانە ڕزگاریان بێ. بۆ وەختی خۆشی ئینگلیز ئەم عێراقی وا پێکێناوە وەکو مۆزاییکێکی زۆر هەمە ڕەنگ و هەمە جۆر و جیاجیا وای کردووە کە بە حیاتی ئیستیقرار بەخۆیەوە نەبینێ و تەبایی بەخۆیەوە نەبینێ. لەبەرەوە من بەش بە حاڵی خۆم زۆر بە هیوانیم کە سازان و یەکبوون و ڕێکەوتنی بەدڵ لە ساحەی عێراقیە پێک بێ و درێژە بکێشێ. و ئەو حیزبانە هەموو حیزبەکان لە عێراق ئێستا حیزبەتی وای لێ هاتووە خەریکی حیزبەکەی خۆیان و مەسالیحی حیزبەکەی خۆیانن، ئەگەیان لە بەرژەوەندیەکانی گشتی میلەتەکە و وڵاتەکە نییە و نازانن کە ئەم مەنتیقەیە لە بەردەمی چ کوڵان و چه گۆڕانکاری گرنگایە و چی بەسەریە. لەبەرەوە زۆر من بەداخم کە ئەم وەزعە لە عێراقا بەم نەوعە شپرزەیە، بەم نەوعە ناکۆشیە، بەم نەوعە دووبەرێکیە، بەم جۆرە ململایانیانە، جا ململانەی ناشیرین و نامەنتیقی و ئەوەشە. لەبەرەوە درێژای کێشەیە ئەم شتانە. باش، بۆ نێوماڵی خۆمان کاک فەریدون، لە نێوماڵی خۆمان بۆچی نەمانتوانیوە بەرامبەر بەم ئاڵنگاریانە یەک بین، یەک دەنگ بین و بتوانین ناوماڵی خۆشمان ئێمە ئەوە بۆ ماوەی قەرنێ زیاترە لە پاش ئیتیفاقی سەیکس-پیکۆ کە ویلایەتی مۆسڵەوە خراوەتە سەر ئەم مەنتیقەیە و کوردستان بە زۆر لێکێنرا بە عێراقەوە بوو، بەش بەشێ لە عێراقەوە. ئێمە زۆر شتمان لە برا عەرەبەکان و لە کەلتوری ئەوان وەرگرتووە، تەنانەت هەمووتان ئەیبینن ڕۆژانە کە لە زمانەکەشمانە ڕەنگەداتەوە ئەو تەئسیرە زۆرە ئەو کارتێکردن. لەبەرەوە ئێمەش زۆر وەزعێکی مبارەکمان نییە. ئێمەش هەر ناکۆشی و دووبەرێکیوانە دەمێکە لە ناخی کۆمەڵەکەمانە ڕێژی داکوتاوە و دووبەرەکەمان کۆمەڵەکەمان تەقسیمەکە، ئیرادەی میلەتەکەمان تەقسیمەکە بە شەرتێک کە ئەگەر هەموو وەختێکی کا گۆڕانکاریەکان خەڵک باش هەستی پێ نەکرد بێ، ئێستا گۆڕانکاریەکان وەکو ئاگر لە هەموو کەس نزیک بۆتەوە و لە هەموو لایەک نزیک بۆتەوە و هەموو لایەک ئەزانن ئەم ناوچەیە لە بەردەمی ئاڵوگۆڕی خەتەرناک و ئاڵوگۆڕی تازایە و حەقا ئاستی هەستکردن بە مەسئولیت بچێتە ئاستێکی باڵاتر و یەکڕیزی و تەبایی و یەکخستنی پەیام و یەکخستنی ئیرادە جێی هەموو ئەو ناپۆشیانە بگرێتەوە. بەڵام بەداخەوە نازانم بۆچی چی ئەتوانێت ئەمە بکات کاک فەریدون؟ چی ئەتوانێت ناوماڵی کورد یەک بخات لەم قۆناغەیە؟ بەڕێی من زۆر جاری کە وتومە لەم مەنتیقەی شەرق زەمینە مەشرق زەمینە دەوری کەس فەرد زۆر مهمە، دەوری سەرکردە دەوری ڕێبەرێک زۆر مهمە. هەمیشە من ئیشارەتم ماوە بە هندستان، ئەگەر غاندی نەبوایە هندستانی ئەمڕۆ ئەبوو، ئەگەر چین ماوسیۆنی نەبوایە ئەمڕۆ ئەم مەسیرە جوانەی ئەمڕۆی ئەبری، و ئەگەر تیتۆ نەبوایە یۆگۆسلافیا وای لێ ئەهات، ئێستا پاش تیتۆ یۆگۆسلافیا بوو بە چەند کەرتەوە. و هەموو ئەم مەشرق زەمینە پێویستی مەسا هۆشی منە لە ڤێتنام. لەبەرەوە کورد بە تایبەتی لەم سەردەما پاش
وفاتی مامجلال و پاژەوەی ئەومان لە دەزا کە کارکتەرێکی بەهێز و کاریزمایەکی گەورەی هەبوو. ئێستا هیچ کەسێکمان بەدەسەوە نییە و هیچ کەسێک ناتوانێت مەرجعی کورد بێ لە غێری کاک مەسعود. کاک مەسعود ئەبێ دەوری خۆی ببینێ و ئەبێ ئەو میلەتەمان یەکخا. وەلەو من لەسەر قسانە زۆر قسەی ناڕەوا و ناشیرین و هی مناڵەوردکەم ڕووی تێکردوم. گەرچی من گوێ بۆ قسانە نایم چونکە من پێشمەرگە بووم هەموو جارێ لەگەڵ ڕەفیقەکانم لە فەرماندە کۆنەکانیش لەم ڕۆژانە قسەم لەگەڵ هەنگێکیان کرد وتم بیرتانیە چوینە هەردێک جاشەکان بە ڕۆژە چوون لەبەرەوە سەگ پیان ناوەڕی، بەڵام ئێمە بە شەوی بە تاریکی و نیوەشەوە چوین هەموویە بوو بە سەگوەر. من ئەمە وەکو سەگوەر سەیرەکەم ئەم نەعاشتانەی کە کاڵفام و خەڵکی نامەسوول و ئەوانە لە ڕێئی بەرەبن لە من نا. ئەمە ئینسان ئازادی ڕادەربڕینی هەیە و ئینسان بە هەمومان بۆمان هەیە بگەڕێن لێ کۆڕینەوە بکەین تەشخیص بکەین و خاڵە ئیجابەکانی مجتەماعەکەمان بدۆزینەوە ڕێی لەسەر بکەین و لەسەری پێک بین. ئەمە ئەوە جێگەکەی نییە کە خەڵکی نەفام و خەڵکی نەزان و ئەمانە وەکو ئەو هینەی کە باسم کرد پەلامارمان بن. وەلەو من هەرگیز گوێ بەو دەنگانە نادەم و ئەگەر گوێم بەو دەنگانە باە ئەمە ڕەنگە بۆ ساهمین جارە من ئەمە بازەکەم. کاک مەسعود ئێستا مەرجعی کوردە و ئەبێ احتیرام لە ڕێی بژیرێ و ئەویژە بێ حەقی میلەتەکە بە و خۆی تەرخان بکە و کاری جدی بکە و کاری گەورە بکە بۆ یەخستنی میلەتەکەمان، یەخستنی ئیرادەی میلەتەکەمان، یەخستنی ریزەکانی و حەلکردنی کێشەکانی. من کەسی کە نابینم کە بتوانێ و ئەرکە جێبەجێ بکە لە غێری ئەو. باش کاک فەریدون لەسەر ئەو بۆچوونانەی کە هەبووە لە ماوەکانی ڕابردووە ئێمە ئاگادارین لە تۆڕە کۆمەڵایەتیەکانەوە هێرشێکی زۆرتان نەکرێتە سەر. ئەوەی ویستم شتێکە بۆ باسکەم یەکێکی زۆر بێویژدان بە ناوی نیو میدیاوە میدیای نوێ ڕسمێکی منی بڵاو کردوێتەوە کە لەگەڵ کەسوکارمە مناسەبەتێکمان هەبووە دانیشتوین لە بەرزایەکانی سلێمانی کە هی خێزانێکی زۆر بەڕێزی سلێمانیە ماڵی حاجی تۆفیق و شێخ فاخر کەوانە قەت مۆڵەتی ئەوە نیان خەڵک مەشروب و شتیوا لەو ناوە بخواتەوە نووسیوێتی ئەوە دانیشتووە لە ناو کچانە مەشروب بەخواتەوە و حادیسەکەش ئەو ڕسمەش ئەگەڕێتەوە تاریخی بۆ حەوهەژ مانگ لەمەوە پێشوتوێتی پاش قسەکانی لەگەڵ لەسەر ئەوەی بە کاک مەسعودی وتووە کە مەرجعی کوردە چووە لە ناو کچانە ئەوە خواتەوە جاوە من ڕسمەکە ڕسمێکی تازەی ئەوێشم گرتووە و بە تەمام ڕێگەیەکی یاسایی بگرمە بەر ئەو نەوعە پێجانە و ئەو پێجانە هەر حەقی داخستنیان هەیە حەقی ئەویان نییە بتوانن کۆمەڵەکەمان بشێوێنن. باش لە قسەکان تا ئاماژە بۆ کرد کە ئێستا سەرۆک بارزانی ئەتوانێت ئەو ڕۆڵە گرنگە ببینێت لە یەخستنەوە و سەرکردایەتی ئەم بارودۆخەی کورد لە باشووری کوردستان. پێشنیارتان چییە بۆ سەرۆک بارزانی؟ یەکەم هەنگاو کە بیگرێتە بەر هەرچەند هەنگاوی زۆری گرتووەتە بەر لە ماوەکانی ڕابردووە بەڵام بۆ ئەم قۆناغا چییە؟ زەی برای عزیز هەموو شتێ نرخی خۆی هەیە. ئەو وەکو گەورەیەشی ئەم پرۆسەیە ئەبێ نرخ بات یعنی بە بێ نرخ ئەم ئیشانە جێبەجێ ناکرێ. ڕەنگە نرخەکان بەعزێ جار هەنگاوەکان تەکبیرەکان تاڵ بڵن بەڵام نەتایجەکانی شیرینە. بەڕێی من ئەو نابێ بیر لە مەسلحەتی حیزبی بکاتەوە، کفرە ئەو بیر لە مەسلحەتی حیزبی بکاتەوە، ئەو تەنها و تەنها ئەبێ بیر لە مەسلحەتی میلەتەکەمان بکەنەوە. بەڕێی من ئێستا وەختی ئەوەیە لە باتی ئەوەی ئەم حیزب پێداگرێ ئەو حیزب پێداگرێ بیر بکەنەوە سەرکۆمارێکی بەهێز بۆ عێراقدا بنێن لە کورد کە ئەو سەرکۆمارە بتوانێ کارێکی وا بکە ببێ بە پشتیوانێکی گەورە بۆ مەسەلەکانی کورد لە بەغا. چونکە سەرکۆماری عێراق دەسەڵاتی زۆرە، ئەو قسەی ڕاز نییە کە ئەڵێن سەرکۆماری عێراق دەسەڵاتی نییە. سەرکۆمارێکی عێراقی بەهێزی وشیار ئەتوانێت ڕێیز وزەرا هەموو جارێ بخاتە گیر و گازەوانێ چونکە ئەو عێراقە بەڕێزانە فێربوون زۆر تەجاوزی
بەندەکانی و مادەکانی دەستوری عێراقی بکەن هەموو جارەیە چونکە و پارێزەری دەستوری عێراقیە ئەتوانێت ڕێژرا بێنێتە جیرروگاز و لەسەر تەجاوز لە دەستوری عێراقی لێکۆڵینەوە لێپرسینەوەی گەورەیان لەگەڵا بکە وەڕایان کێشێ بۆ بەردەمی لێپرسینەوەی گەورە و سەحری سیقا. کاک فەریدون ئەم سەر کۆمارە چۆن هەڵبژێرین ڕێگاکانی هەڵبژاردنی زۆر دەسەڵاتی کەی هەیە کە بەکاری بێنێ. بەڕێی من هەردوو حیزبەکە ئەبوایە بگەڕانایە بە شوێن یەکێکی بە قووەتە کە باچی بە کورسەکەی نەبێ هەم مەسلحەتی وڵاتەکەی لا مهم بێ هەم مەسەلەکانی کوردی لا مهم بێ و نادیدەی نەگرێ و بێدەنگ نەبێ لە ئاسی ئەو غەدرانەی کە لە کۆمەڵی کوردەواری و لە هەرێمی کوردستانیەکەن و لە گەلی عێراقیەکەن لە هەسەر هەموو شتێ بێتە جواب و هیچ ئاور لەوە نەیاتەوە کە ئەو کورسیە چه ئەهەمێتێکی هەیە بۆ ئەو و هیچ بیل لە دەستکەوتێکی شخصی یا حیزبی نەکاتەوە کاری گەورەی پێکرێت لەبەرەوە گەربیل لە شخصێکێکی ئازای وا بکەنەوە شخصێتێکی هوشیار شخصێتێ بە هەموو لاکان پشتیوانی بکەن بە کۆمەڵی کوردەواری پشتیوانی بکە ئەویش خۆی تەرخان کا فقط بۆ ئەو خزمەتە و پێم وایە ئەتوانین ئیسیفادەیەکی باش لە پۆستی سەر کۆمار بکەین نەک ئەوەی کە هەر حیزبە بێوێ کەسێکدانێ ئیسیفادەی حیزبی لێ بکاتوەوانە ئەمە ڕێی منە شەر نییە و ڕێیەت جێبەجێ بێ بەڵام من تکام لە جەنابی کاک مەسعودەوەیە لەم مەرحەلەیە کە یەکبوونی کورد مهمە هەموو ناوچەکە و دنیا گۆڕاوە دنیای جاران نەما دنیایەکە دنیای هێزە گەورەکانی دنیا دەست پێەکە ئەمریکا سەرۆکایەتی ئەو هێزە گەورانەی دنیا ئەکا و ئاڵوگۆڕی ئەوێ لەم منتیقانە ئاڵوگۆڕەکانیش ئەبێ بە پێی بەرژەوەندەکانی ئەمریکا بێ من چەند جارم شەرح کردووە ئەمریکا دۆستی دائیمی نییە مەسالیحی دائیمی هەیە ئەمریکا دڵاری ناکە ئەمریکا عەتفی نییە ئەمریکا ئاور لە مۆراڵ ناداتەوە ئاور لە بەرژەوەندەکانی ئەمریکا داتەوە لەبەرەوە ڕێخستنی دنیای تازە هەوڵەدا هەموو توانە هەموو ڕێگەکان بەکارهێنێ کە بە پێی بەرژەوەندەکانی ئەمریکا بێ لەبەرەوە ئەم برادرانە ئەم حیزبانە لە کاستی ڕووداوەکانە کە کارەسادر ڕوئەدا هەمویان زەرری گەورەکەن هەمویان پەشیمانە بنەوە من بەڕێی خۆم کردە پەشیمان باشترە لە نەکردن ئێستا ئیشێ بکەن کە بڵێ حیزبەکەم زەرێکی لێ کردووە ئەم نەکردایە بەڕێی من ئەوە بکرێ باشترە لەوەی نەکرێ بگەڕێن بە هەموو لایەک شخصیەتێکی بەهێزی ئازای نەترس بە ئاگا و کاری ئەوە بێ هەمیشە متابعی ڕووداوەکان بکە و لەسەری بێتە جواب بەڕێی من بەو نەعاتوانین ئێمە ئیسیفادە لە هاوکاری یەکتری لە دەنگی یەکتری و لەو پۆستانە بکەین لە عێراقا پێمانە درێ ئێستا شوورەی نییە بۆ ئەم حیزبانی ئێمە پۆستی ڕێیزەرکانی سوپا لە عێراقا بەشی کورد بۆ وەختی خۆی کاک بەکر زێباری بووە ئێستا بەبێ ئەوەی هیچ پرسێ بە هیچ کەسێ بکەن ڕێی کرد وەربگرن بە تەحەدایەکی زۆر بە خارجی ئوسوڵ خارجی پرۆتۆکۆلی ناو پەرلەمان کابرایی خاتە دەنگەوانێ و بێ سابی قسەکردنێک و هیچ وجودی کورد نازانێ و ئەم حیزبانش حسابێکیان بۆ ناکرێ لەبەرەوە بەڕێی من ئێمە فقط لە یەکبوونمانە ئەتوانین شت بین باوەڕ بکەن ئەو حیزبانە چەند هەوڵ بن چەندیان دەستکەوێ پۆست پارە ئیمکانیات لە نەتیجە بێ هەمووی بدۆڕێنن کورد و توێتی ماڵێک پارەیەک بە پارەی بەفر بکڕێ ئاخری ئاوەی بە لەبەرەوە دڵنیابن ئەو شتانە هەمووی ئاوەی با لە بەردەمی لێشا و ڕووداوێکە ئەمڕۆ تەکبیر بکەن باشترە لە سبەی مادەم لەسەر ئەو بابەتی هەڵبژاردننی یان دەستنیشانکردنی سوپاسحالار لە پەرلەمان قسە کرد ئەگەر جەنابە دیمەنەکەی بینی بێت شێوازی هەڵبژاردنەکە و تێپەڕاندنی و ئەو پرۆسەیی لەوێ بەڕێوەچ و چیمان پێڵێت واز لە پۆستەکە بێنە باسی پرۆسەکە یەکەم بە شێوەیەکی گشتی ئەوە ڕێوشێنی هەیە ئەم شتانە یەکیانە بێ بگەڕێنەوە
نەرێتەکانی پێشووی پەرلەمان، حقوقی ئیستیحقاقاتی انتیخابی و ئیستیحقاقاتی پێکهاتەکان قسەی لێ بکرێ، بەرنامەی بۆ دابنرێ، بخرێتە ناو بەرنامەوە بە ئیتیفاقی هەموو لایەک، ئەنجا دەنگی لێ بدرێ. ئەمەی کرار ڕێگەیەکی زۆر ئەبوو جاسمانەیە، ڕێگەیەکی زۆر خاریجی. وەختی خۆی ئێمە مناڵ بووین نەسیحەتیانەکردین ئەیان و ئەدەب ئادابی هەیە، ئەمانە ئادابی کاری پەرلەمانیان ڕعایەت نەکرد، یعنی ئینسان شعور بە ئیستیفزاز و بە ناڕەحەتێکی زۆرە کالەوە، بەڵام نەبوو ئەوانە چێتە سەر، نەبوو کەسە چێتە سەر. باش بەڕێز فەریدون عەبدولقادر سیاسەتمەدار، زۆر سپاس بۆ ئەو کاتەی بە ئێمە بەخشی.